کاک مزەفەر بەڕای جەنابێت ئەوەی کە کاک هەمزە باسی کرد لە سوۆشیال میدیا ئێستا بۆ نمونە من سوۆشیال میدیام هەیە لەخوا بە زیاد بێ ئەکتیڤم من ئەتوانم بۆ نوبەرامەکەی جاران سیستەمەکەی جاران بهێنمەوە لە ماڵەکەی خۆمان تەطبیقی بکەم وڵی مامۆستا ئەوەی ڕاستی لەوانەیە من چونکە کاک هەمزە لە قسەکانی وا دیار بوو ئەیوت ناتوانین سیستەمەکەی جاران کە زوو خەوتنە چوونە ماڵ خزمەکانە زەحمەتە بیگەڕێنینەوە بگورم وڵا لەگەڕێوانەیە لەگە مامۆستا هاوڕان نەبم من بۆ چوونەچکەم هەیە گەر مامۆستا کردی مۆزوعی سیاسەتەوە ئێمە کە گەنج بووین بەڕاستی ڕاستە لە ڕووی هەموو شتێکەوە بێبەش بووین بەڵام کۆمەڵە شتێک ئەو ئازادی کە ئێستا هەیە بە قەنەعاتی من ئەو کاتە نەبوو ئێمە کە گەنج بووین لە دەوێران یعنی بەڕاستی لە بەردەرگەی ماڵی خۆمان زیاد ببینەوە عەرەبی شەڵێ ئەلیشی لازمی عوفشی جاران کۆمەڵە شتێکی زۆر باش هەبوو بەڵام لەلایەکی ترەوە وەگەڵ کۆمەڵی خشتی خراپ هەبوو بۆ نمونە هەماشەوە بە پێچەوانەوە گەنج بووین بەڕاستی سنووری هەر گەڕەکەکەمان زیاتر ئەو پەڕی 200 مترێک دەتوانین زیابینەوە بە شەو باز دەکەم بە ڕۆژ نا بە ڕۆژ ئاسایی بوو بەڵام بە شەو ئیتر تووشی مەفارزەکان دەبشتووە بۆ شەو بۆچێ دەچیشتووە ئێستا یعنی لەخوا بەزیاد بێ ئەو خەڵکە لە سەزادە ڕەخنە دەگرێت قسە دەکات ئەو سەردەما ئەو سەهۆڵەکە چۆن بوو چۆن یعنی من بەس کاتی خۆی لە نەوەتەکانە سەهۆڵەکە چۆن بوو نهۆتەکان بەڵێ بزانمە باسی هەشتاکان دەکەیت مەبەسم ئەو کاتیش ئاوا جمەیە هات نانا نهۆتەکانی جوانە بوو من هاتومە تێرە ئەم ناوە چۆڵ بووە بەڵێ یعنی بەز منی لێ بووم و یەک دوو کەس لە ساڵی چەندەوە زیاتر گەشەی سندووە ئێرە دوای 2003 و 4 و 5 واژ نەبوو بۆ ڕادەی ئیسا ئازادی خەڵکەکە هەمووی بێ ئیشە کاگە بێ ئیشە و هیچ کەسابەتێ نییە و مەجبورە فەرمو و چایخانەیەگە سیانی تدانراوە بگانێکی مامۆسا بمورە داوای بردەکە ئەزانی من وەکو خۆم بۆ دوولایەن ئەگەر ڕاستێکە دێ بە مجاملەیەکتر نەکەین پێم خۆشە هەبێ و نەبێ یەکەمیان کە هەبێ لە بەرۆی لە هەولێر ئیسکان هەیە زموزۆشی بازرگانی هەیە لێرە کە هەیە پەیامی بەرنمەکەی ئێمە من وەکو مامۆسایەکی ئاینی پەیامی بەرنمەکەی من لێرە لەم ئەڵلقەیە بە هیچ جۆرێ بە تەمانین بە گەنج بڵێم مەیە سەهۆڵک